ئەگەر بچینە سەر ناوخۆی ئێران ڕەنگ بێ گەورەترین کێشەیەک کە ئێستا ئێران لەگەڵی ڕوبەڕوو بێ و دنیاشی لەگەڵی ڕوبەڕوو کردبێ بریتی بێ لە کێشەی ئەتۆمی. ئەم ڕۆژانە کە ئێمە لێرە سەرگەرمی گرتنی پلەنۆمی خۆمانین، دەوڵەتانی پێنجزێدەیەکیش لەگەڵ نوێنەرانی کۆماری ئیسلامی ئێران لە ڤیەنا دانیشتوون و ئاخرین کات و ساتەکانی گەیشتن بە ڕێککەوتن نامەیەکی ئەتۆمی گشتگیر تێپەر دەکەن. تا ئێستاشی لەگەڵ بێ وە سەرەڕایەوەی کە دیاردەکان هەموو نیشان دەدەن کە بەرەو ڕێککەوتنێک دەچێ، بەڵام بە ئەگەرێکی چکۆڵەش بێڵینەوە هێشتا بۆی لە ئاخرین ڕۆژەکاندا سەر نەگرن. سەرگرتنی ئەم بەرنامە ئەتۆمیە هەروەکو بارەها باسمان کردووە، خۆی لە خۆیدا بە معنای پاشەکشەیەکی گەورە بۆ کۆماری ئیسلامی ئێران و بۆ سیاسەتەکانیەتی لە ناو خۆ لە دەرەوەی وڵات. ئەوان بە خەرجکردنی دەیان میلیارد دۆلار و بە زیانکردنی سەدان میلیارد دۆلار بەرنامەیەکیان بەڕێوە برد بۆ نزیکەی پتر لە 20 ساڵ کە ئێستا مەجبورن لە بەشی هەرە زۆری ئەو بەرنامەیە دەست هەڵگرن و ئەمە هیچ هۆکارێکی نییە بێجگە لە ناعیلاجی و ناچاری مطلقی ئابووری. ڕەنگ بوایە تەنها مشکلی ئابووری و مشکلی ماڵی ئەوان بە چۆکدا نەهێنێ ئەگەر مەشروعیەتی ڕژیم ئاوا بە شێوەیەکی فراوان بە دوای بزوتنەوەی سەوزدا نەچوو بایەتە ژێر پرسیارەوە. و مەترسی ئەوەی ئەم گرفتە ئابووریە ببێتە ناڕزایەتیەکی کۆمەڵایەتی و سەرنجام سیاسی لە ئارادا نەبوایە. لەلایەکەوە ئەم سازشە ئەگەر بکرێ معنای ئەوەیە کە بنیەی ماڵی ڕژیم تەقویەت دەکرێ، شتێک لە نێوان 100 تا 150 میلیارد دۆلار کە لە ڕۆژنامەکاندا باسی دەکرێت دەستی دەوڵەتی ئێران دەگرێ، نەک لە مانجێک و دوومانگدا، بەڵام نەک لە دەورەیەکی توولانیشدا. و ئەمە دەتوانێت لەو تەنگنای خنکێنەری ئابووری و ماڵی کە ئێستا ئێران تووشیەتی دەریان بێنێت تا ڕادەیەک. بەڵام هەر لە ئەوەڵ ڕۆژەوە لەگەڵ کۆمەڵێک مشکلی دیکە بەرەو ڕوو دەبن، ئەویش ئەوەیە چوونەسەری یەکجار زۆری تەوەقعات و چاوەڕوانیەکانی خەڵک و شەپۆلێکی گەورەی بزوتنەوە داخوازی کارەکان کە درەنگ یا زوو پێشبینی دەکرێت لە ئێران سەر هەڵدەن. بەڵام ئەوەی تا ئێستا ئێمە دەیبینین ئەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بە شێوەیەکی یەکدەست و تەبا نەچووە بەرەو ئەم گۆڕانکاریە. یعنی ئەم گۆڕانکاریە ئینتیخابێکی سووک و هاسان نەبووە و نابێ بۆ کۆماری ئیسلامی ئێران. بە واتایەکی تر ئەم تیکەی سازشی ئەتۆمی بە هاسانی لە گەروی کۆماری ئیسلامی ناچێتە خوار. هەر لە ئێستاوە ئێمە لەگەڵ دوو بۆچوون لە دەسەڵات و حاکمیەتی کۆماری ئیسلامیدا بەرەو ڕووین، هەر تکیانیشدا سەیرەوەیە بە سەراحەت خۆیان بەیان کردووە. یەکیان کە خامنەئی سەردەمداریەتی ئاوا دەڵێ سازشی ئەتۆمی بە هیچ جۆر بە معنای ئاشتبوونەوە لەگەڵ ئەمریکا نییە، بە معنای دەست هەڵگرتن لە دوژمنایەتی ئەمریکا نییە، دەست هەڵگرتن لە ئیسلامی نابی محەممەدی نییە و ئیلا ئاخر. معنای ئەو قسە ئەوەیە ئێران لە ڕوانگەی ئەوەوە، لە ڕوانگەی ئەم بۆچوون و دیدەوە ئێران دەست لە سیاسەتهای ناوچەیی خۆی هەڵناگرێ،
دەست لە تەوسعە تەلەبی و زێدەخوازیەکەی هەڵناگرێ، دەست لە دروستکردنی ئیمپەراتۆریەکی گەورەی شیعە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵناگرێ، دەست لە داڵدەدانی تێرۆریزم و دەست لە شیعارە دژی ئەمریکاییەکان و دژە ڕۆژاواییەکان و دژە ئیسرائیلیەکان هەڵناگرێ. بەڵام بەس لەسەر مەسەلەی ئەتۆمی پێکدێ، ئەویش لەبەر هەڵگرتنی تەحریمەکانە. بەڵام دیدێکی دیکەش هەیە، ئەویش ئەو دیدە ئەویش لەلایەن دەوڵەتەوە لەلایەن تیمی ڕوحانی زەریفەوە پێشکەش دەکرێت کە هەر لە ئاخرین ڤیدیۆی زەریفدا کە من گوێمدا بە زبانی ئینگلیسی دوێنێ عینەنەوەی تێدایە، دەڵێ ئەگەر سازشی ئەتۆمی بکەین کە ئێمە لە هەمیشە پێی نزیکترین، لە هەموو بوارەکانی دیکەشدا ئێمە لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەیی ئامادەی هەمکاری. بۆیە بە بڕوای من ئاوای لێدێ، یەنی سازشی ئەتۆمی شیفتێک و یا جێگۆڕکەیەکی بەبێ جێگۆڕکەیەکی گەورە لە دەرونی نظامی خودی نظامی کۆماری ئیسلامی ئێراندا زەحمەتە تێپەڕ بێ، بەبێ ئەوەی ڕوومەتەکان بگۆڕێن، بەبێ ئەوەی سیاسەتەکان بگۆڕێن، زەحمەتە. و ئەو دوو ئەگەرە ئێستاژ وجودی هەیە، یا ئێران هەموو سیاسەتەکانی دیکەی خۆی بێزگە لە سیاسەتی ئەتۆمی وەکو خۆی دێڵێتەوە کە معنای ئەوەیە دژایەتیەکەی لەگەڵ دنیا، لەگەڵ ڕۆژاوە و لەگەڵ دەوڵەتانی ناوچە بە هەمان شیدەتی پێشوو بگرە زیاتر، چون ئەم جارە پتری لێ نیگەران دەبن و زۆرتری لێ متەنەفیر دەبن و بودجێ و پوڵێکی زۆرتر و سەرمایەکی ماڵی ئیمکاناتێکی ماڵی زۆرتریش دەکەوێتە دەست دەوڵەتی ئێران. یا ئەمە درێژەی دەبێت لە واقعدا بەس ئەتۆمەکە حەل بووە، بەڵام هەموو مخاسەمات و دژمنکاریەکانی ئێران لە ناوچە و لە جیهاندا ماوەتەوە. یا ئەگەر قەرارە ئێران درەنگ یا زوو لە هەر پرۆسەیەکدا دەست لەوانە هەڵگرێ، ئەمە معنای پاشەکشەیەکی گەورەیە لەو شتەی کە تا ئێستا ئێمە بە ناوی کۆماری ئیسلامی ئێران دەیناسی. و ئەمە بێ تەنش، بێ گرژی ناوخۆیی، بێ ئاڵوگۆڕی ناوخۆیی کە لەوانەیە ئەو لە هەندێک قۆناغدا ئەم تەنشە دەرونی و گرژیە دەرونیە سیمایەکی تونند و تیژیش بەخۆیەوە بگرێ، بەبێ ئەوانە ناسێتە پێشەوە. بۆیە سازشی ئەتۆمی ئێران لەگەڵ دنیا بۆ خۆی سەرەتای قۆناغێکی تازەیە بێگومان لە ژیانی سیاسی ئێراندا و لە ژیانی و کۆمەڵێک گرفتی نوێ دێنێتە ئاراوە، هەروەکو نەکردنیشی کارەساتێکی گەورە دەبێت بۆ ڕژیمیش. ئەمە ئەگەر بە فەرز دابنێن ئەگەرێکیشی هەبێ کە هێشتا نەکردن سێ چوار ڕۆژی ماوە، ئەو نەکردنە ئێران بە تەواوی دەکاتە دوژمنی دنیا و بێگومان تەحریمەکان ئەم جارە نەوت دەگرێتە پێش و ئێران بە تەواوی مەعنا دابڕاو دەبێ و بەرەو داڕوخانێکی ئابووری و داتەپینێکی ناوخۆی گەورە دەچێت. بەڵام ئەگەر ئەم سازشە ئەتۆمیە بکات کە وەکو عەرزم کردن ئەگەری زۆرتر ئەوەیە، لەم حاڵەدا هەروەکو عەرزم کردن لە نێوخۆیدا تووشی گرفت و تووشی گرژی و تووشی تەنشی ناوخۆیی زۆر دەبێ و کۆمەڵێک تەسمیماتی سەخت هەیە کە ئێران دەبێ بیگرێ، سیمای حاکمیەتیش ناتوانێت وەکو خۆی بێڵێتەوە. ئەمە نێوخۆیان و نێوان خەڵک و دەسەڵاتیش بزوتنەوەی تەوەقعات دەباتە سەرێ و بزوتنەوەی داخوازیکاریش لە ئێران بێگومان دەباتە سەرێ. لێرەدا ئەو پرسە هەیە کە ئایا ڕژیمی ئێران دەست بۆ سەرکوبی زۆرتر دەبا یان نایبە؟ مێژووی کۆماری ئیسلامی ئەوە بە ئێمە نیشان دەدا تا ئێستا ئاوای کردووە کە لەگەڵ هەر سازشێکی خارجی و ئیمتیازدانێک بە دنیای دەرەوە سەرکوبی میلەتەکەی خۆی کردووە بۆ ئەوەی بە خەڵکەکەی خۆی بڵێ من کە لە بەرابەر ئەواندا پاشەکشەرەکەم پێتان وانە بێت لە ناوخۆ زەعیف بووم. ئەمە سیگناڵێک کە تەواوی 2 ساڵی ڕابردووی دەورەی ڕوحانی داویانە بە خەڵک. من ئەلان ناچمەوە نێو وردەکاری ڕووداوەکانەوە،
بەڵام باوەڕ بکەن زۆرێک لەو ئیعدامانە لە کوردستان حتا لە ڕوانگەی خۆیانەوە لە شەرایطی ئاساییدا ناپێویست بوو. ئەمە چاوترسێنکردنی بە خەیاڵی خۆیان خەڵکی کوردستانە و کە لێیان دەترسن و نیگەرانن سەر هەڵدانێک بکەن بۆ ئەوەی نەیکەن. زۆرێک حتا لە مەمنوع التەسویرکردنی خاتەمیەوە بگرە تا زۆرێک تا تعتیلی ئەو هەموو ڕۆژنامەجاتە تا ئەسید پاشیەکان تا ڕێگە نەدانی ژنان بە ستادیۆمەکان و تا هەر شتێکی بموبارەزە بابی حیجابی وەکو بۆ خۆیان دەڵێن ئەوانە هەموو سیگناڵهایە کە بەردەوام دەینێرێ چونکە دەزانێ لە ڕوانگەی میلەتی ئێرانەوە ئەم سازشە ئەتۆمیە بە پاشەکشەیەکی گەورە دەزاندرێ و نایەوێ ئەوان یعنی میلەت کۆمەڵانی خەڵکی ئێران ئەم ئاساری زەعف و کزی و لاوازیە بە سیمای جمهوری ئیسلامیەوە ببینن. دەیەوێ چنگ و ددان نیشان بدا و دڕبوونی خۆی نیشان بدا بە خەڵکی بۆ چونەویش عینە نیگەرانە دەزانێت چی ممکنە پێش بێ لە ئەسەر ئەم پاشەکشە بەینە المیلەلی و خاریزیەدا. بۆیە مێژوو ئەوە بە ئێمە دەڵێ بەڵام لە عینی حاڵیشدا عەوامیلێکی دیکە هەن کە دەستی کۆماری ئیسلامی تا ڕادەیەکی زۆر دەبەستن لەو سەرکوتانەدا و ئەویش ئەو جیاوازیانەیە کە سەردەمی ئێستا لەگەڵ سەردەمی ساڵی 1970 1367 و کوشتاری زیندانیانی سیاسی و دەورەی خومەینی ئەو جیاوازیە کە لە نێوان ئەم دوو دەورەدا هەیە. پێش هەموو شتێک کۆماری ئیسلامی ئێران ئێمەی کورد حیساب مەکەن کە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە لەگەڵ ئەو نظام و سیستمە نەبووین و نخبەگانی سیاسی مخالف حیساب مەکەن بەڵام لە دەورەی خومەینیدا هێشتا ئەکسەریەتی خەڵکی لەگەڵ بوو و ئەگەریش لەگەڵی نەبوو لا ئەقل خامۆش بوون لە ئێران تەمکینیان بە حاکمیەت کرد بوو تەبعیەتیان لە حاکمیەت دەکرد ئومێدێک بە گۆڕانکاری لە کۆمەلگای ئێراندا وجودی نەبوو ئەو کات ڕژیمێکی سولب و مەحکەم و لەشکان نەهاتوو بە نەزەر دەگەی. ئەمە بە کولی گۆڕاوە لە کۆماری ئیسلامی ئێراندا. کۆماری ئیسلامی ئێران ئەوەی بۆ خۆی پێی دەڵێت تەهاجومی فەرهەنگی غەرب لە واقعدا پاشەکشە و ئیفلاس و شکستێکی گەورەی فەرهەنگی ئیدئۆلۆژیکی کۆماری ئیسلامی ئێرانە کە ئێمەش لە دوو دەهەی ڕابردوودا شاهیدی بووین. هەرگیز تازە ئەو هێژێمۆنیەی کە بەسەر ئەزهان و قولوبی خەڵکی ئێراندا لە دەورەی خومەینیدا هەبوو زیندوو نەبووتەوە ناشبێتەوە. بۆیە پێش هەموو شتێک جمهوری ئیسلامی تووشی دۆڕانێکی گەورەی فەرهەنگی سیاسی بووە. ئێوە تمەشا بکەن ئەوانە نمونەی چکۆڵەن مەرج نییە ئێمە بە خەباتێکی سیاسی لە قەڵەمیان بدەیت وەلی تمەشا بکەن لە حاڵێکدا بۆ دوو نمونەی بچووک گۆرانی بێژێک کە گۆرانیەکانی لە ڕاستای یعنی بابی دڵی کۆماری ئیسلامی نەبووە وەکو قارەمانێکی میلی کە دەمرێ ئەسپەردە دەکرێ لە هەر فرسەتێک تۆ دەبینی هەر کەس قسە بکە غەیری یعنی تازە خەڵک بە زبانی کۆماری ئیسلامی قسە ناکەن بە چەمکەکانی کۆماری ئیسلامی قسە ناکەن. هەر دوێنێ هونەرپیشەیەکی سینەما کە هیچ کەسایەتێکی تایبەتی عەجایبیشی ممکنە نەبێ و بە هیچ جۆر نابێ بهێنێ دنیای سیاسەت و خەباتیشەوە بەڵام بە بۆنەی قانونی بوونی ئیزدیواجی هەمجنسکرایان لە ئەمریکا کۆمنتێکی مثبەت دەدا. یعنی ڕاستە دوایە مەعزەرەت خای دەکات لە حوسێنی شەریعەت مەداری ڕۆژنامەی کەیهان بەڵام نیشان دەدا بچووکترین فرسەتێک کافیە بۆ ئەوەی خەڵکی ئێران و جوانانی ئێران ئەم توێژی ئیدئۆلۆژی کۆماری ئیسلامیان کە بەسەرەوەیە و بەڕاستی تەنک بووە بەسەریانەوە ئەمە لە خۆیان فرەدەن. بۆیە ئەمە جارێ لەباری فەرهەنگی و ئیدئۆلۆژیکەوە لەباری سیاسیەوە حەقانیەتی خۆی مەشروعیەتی خۆی بە تەواوی لە بەرچاوی خەڵک لە دەست داوە و شتێکی گەورەی دیکەش کە دەبێ ئێمە لە بەرچاوی بگرین ئەوەیە لە کێشەی میدیایی ڕەسانەئیدا
ڕاستە زۆری ڕۆژنامە تەوقیف کرد، زۆری سایت تەوقیف کرد، زۆری وێبلاگ نوویست گرت و خستنیە گۆشەی زیندانەوە، بەڵام سەرنجام کۆماری ئیسلامی ئێران هێشتا نەیتوانیوە بەسەر ڕەسانە و بەسەر میدیادا بەسەر ئەسری ئیرتیباتات و ئەنفۆرماتیکدا زاڵ بێ. ئەم سەردەمە سەردەمی شۆڕشی ڕاگەیاندن و ئەنفۆرماتیکە و دیکتاتۆرەکان زەرمەندی سەرەچین لە هەموو دنیادا و جمهوری ئیسلامیش ئیستیسنانیە لەو قانونە. بۆیە سەردەمی ئێمە سەردەمێکە وەختێک حیشمەتوڵای تەبەرزەدی دێتە دەرێ لە زیندان ئەم ئینترنێتە لەسەر سەری خۆی دادەنێ ئەوەندە بڵاوی دەکاتەوە. یەک زیندانی لە جێیەکەوە دەبن بۆ جێیەکی دیکە فەوری دەنگ دەداتەوە لە دنیادا. بۆیە ئەم کشوماتی و بێدەنجیەش کە هی 2-3 دەهە لەوە پێش بوو لە ئێراندا نەماوە و ئەم ئینترنێت و عەسری ڕاگەیاندن ئەوەش ئەو مەسەلەشی چارەسەر کردووە. هەموو ئەوانە وای کردووە کە سەرکوتکردن بەقەد جاران هاسان نەبێ بۆ کۆماری ئیسلامی و کۆسپی زۆری لە ڕێگادا بێ و ئیمکانی مقاومەت لە بەرەم سەرکوو بە زۆر بێ و تەنانەت چێ دەڵێت دەستبردن بۆ ئەو سەرکوتانە نابێتە هۆی سەر هەڵدانی بزوتنەوە یەک لە جێیەکەوە. یەکی دیکە لە وەزعیەتی ئێران ئەگەر لێکی بدەینەوە بریتیە لە زیادبوونی دوژمنایەتی و گرژی ناوچەکە بە دژی ئێران، سەرگرتنی تەحالوفێک و هاوپەیمانیەکی عەرەبی لە بەرابەر ئێراندا، تەنانەت باسی ئەرتەشێکی عەرەبی یەکگرتوو کە هەم لە بەرابەر تێرۆریزمی ئیسلامیدا بێ و ناڕاستە و خۆش لە بەرابەر زێدەڕۆییەکانی ئێراندا بێ. ڕووداوەکانی یەمەن و وەڵامدانەوە بێدەنگنەبوونی عەرەبستانی سعودی لە بەرابەر دەخالەتەکانی ئێران و سەرگرتنی نەوعێک هاوپەیمانی عەرەبی نیشان دەدا کە ئێران وەکو جاران لە ناوچەکەش ناتوانێت بێڕەقیب بێ و وەستانەوە بەرامبەری هەیە. لە ناوخۆی تاوجێی دەگەڕێتەوە سەر خەڵک ئێستاشی لەگەڵ بێ ڕکود و ئینسیدادی سیاسی لە ئێران هەرزاڵە، بەڵام نیشانە گەلێکیش لەسەر هەڵدانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێران دەبیندرێن. ئەم نیشانانە بۆ هەمومان ڕوون و لە مانگەکانی ڕابردوودا زۆر جاریش ئاماژەی پێکراوە لەلایەن ئێمەوە خەڵکی دیکەشەوە. سازشی ئەتۆمی لەسەر ئەم ڕەوتە چ تەئسیرێکی دەبێت تا ئێستاشی لەگەڵ بێ نائومێدی و بێهیوایی بە دەوڵەتی ڕوحانی زیاتر بووە و بە دوای سازشی ئەتۆمی تەوەقوع لێی زۆر زیاتر دەبێت. بێگومان سوپای پاسداران هەوڵ دەدا نەخشێکی زۆر لەوەی گەورەتریش کە ئێستاش نەخشی زۆر گەورە و سەرەکی هەیە لە ئێران، بەڵام دەور و نەخشێکی لەوە گەورەتریش لە سیاست و ئیقتیسادی ئێراندا بجێڕێ. زۆر حرەکەتی کرێکاران، معەلیمان، ژنان، جەوانان، تەنانەت زیندانیانی سیاسی، حرەکەتی ژینگە پارێزی، ئەموو ئەوانە هەموو نیشان دەدا ئێران خەریکن، خەڵک خەریکە حاکمیت تست دەکات لە بزوتنەوەکاندا، بزانێت دەتوانێت بیکا یان نا. با بزانین دەورەی داهاتووی دوای سازشی ئەتۆمی چۆن دەبێت. ئەگەر بگەڕینەوە سەر کوردستانی ڕۆژهەڵات وەکو ئاخرین بەشی بەحس و تەحلیلە سیاسیەکەی ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵات تەغییری ڕەوانشناسی خەڵک لە دەورەی ڕابردوودا دەبینین. یعنی ئەگەر بینی دوو پلێنۆم بکەین بە میلاک، یەک ساڵی ڕابردوو بکەین بە میلاک، ئێمە گۆڕانکاریەک لە ڕەوانشناسی خەڵکدا دەبینین. یەکێک لە دیاردەکانی ئەوەیە کە ئەگەر هیوایەکیش بوو بێت و ئەگەر ئیسلاح تەڵەبانی ناوخۆی کوردستان کە نە ژمارەیان زۆرە و نە نفوزیشیان زۆرە، هەوڵیاندا بێ بۆی هیوا و ئومێدێک بە دەوڵەتی ڕوحانی پێکبێنن، بێهیوایی بە دەوڵەتی ڕوحانی لە هەمیشە زیاترە لە کوردستان. لە بەرابەر ئەوەدا تەوەقع و ئینتیزاری خەڵک لە حیزبە سیاسیەکان زۆر چۆتە سەرەوە. بە پێچەوانەی قسەی بەعزێک کەس
ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات نەچوونە پەراوێزەوە بە پێچەوانە خەڵک تەوەقوعی ئینتیزاری عەمەل کردا و پێکهێنانی ئاڵوگۆڕیان لەوان هەیە ئێستاشی لەگەڵ بێ ئەوان نوختەی ئومێدی گۆڕانکاری سیاسین لە کوردستانی ئێران هیوا بە ئەحزاب لەگەڵ خۆی هیوا بە هێزی پێشمەرگەشی زیاد کردووە لە کوردستانی ڕۆژهەڵات لە نێو خەڵکدا و ئەوانە بۆتە هۆی ئەوەی ڕووتێکردن لە پێشمەرگایەتیش هاتن بۆ نێو حیزبەکان بە تایبەتی بۆ نێو کۆمەڵە زیادی کردووەوە ئێمە دەبینین لەباری کەیفیەتیشەوە کەسانێک دێن کە ئەنجیزەی سیاسیان و خەباتکارانەیان زۆرترە ئەمانە هەموو نیشان دەدا ڕۆژهەڵات تەوەری وەڵامی دروستی سەردەمیانەیە بەم قۆناغێک کە خەڵکی کوردستانی ئێران خەریکن تەمرینی بوژانەوەیەکی نوێ دەکەن خەریکن تەمرینی سەرهەڵدانێکی نوێ دەکەن ئێمە دیاردەکانی دەبینین لە حرەکەتی پچووکی لە وردیلەی ژینگە پارێزی کوردستان و شکاندنی تفەنگەکانی ڕاو و دفاعکردن لە دارستان و جەنگەڵەکانی کوردستانەوە بگرە هەتا گردبوونەوەی جەماوەری گەورەی کەپرێ بۆ ژینگە پارێزی لە ناوچەی سەردەشت کە نەک لە زۆرێک لە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات تەنانەت لە زۆرێک لە شارەکانی ئێرانیشەوە خەڵکی بۆ چوو بوو و بوو بە فێستیڤاڵێکی گەورەی ژینگە پارێزی و با پێتان بڵم ئەم ژینگە پارێزیە لەلایەکەوە ئاستی بەرزتربووی ڕۆشنبیری و شعوری خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات دەگەیەنێ ئەرزشێک دەگەیەنێ بەهایەکی تازە لە ژیانیاندا و لە دیدی ئەواندا دەگەیەنێ کە تێیاندا پێکاتووە ئەوەش دەگەیەنێ مەفهومی پاراستنی نیشتیمانیشی تێدایە ئەوە مەفهومی پاراستنی مەفهومێکی سیاسیشی تێدایە بەشێک لە پێناسەی خۆ بە کوردزانینە و ئەو خاکە و ئەو جەنگەڵە و ئەو کوێستانە بەهی خۆزانینە لە نێو ئەواندا خۆپیشاندان و ئیعترازی گەورە و هێمنانە و معەلیمان بەکەم مەزانن کە لە هەموو ئێران ڕوویدا بەڵام کوردستان پێشەنجی بوو لە هەمووشی خەست و خۆڵتر بوو و سەرنجام خۆپیشاندانەکەی هەم کۆکردنەوەی یارمەتی بۆ شەنگال و هەم لەوە گەورەتر و گرنگتر خۆپیشاندانەکانی شارەکانی کوردستان بە تایبەتی سنە بە پشتیوانی لە کۆبانی چەند شتی گەورەی نیشاندا نیشانیدا کە وەلەو دڵیان بۆ کۆبانی و بۆ خەباتەکەی و بۆ کوردستانی ڕۆژاوا لێدەدا بەڵام ئامادە نین بچنە ژێر ئاڵای کۆماری ئیسلامیەوە بۆ چەواشەکردنی خەباتەکەیان ئامادە نین دفاع لە کۆبانی بکەن بە پاساوێک بۆ پێشێلکردنی خەباتی سنە و کوردستانی ڕۆژهەڵات بەڵکو وێ ڕای دفاع لە کۆبانی هویەتی خۆیان داخوازی خۆشیان کە بریتی بوو لە خەبات بە دژی دیکتاتۆری و نیشاندانی خۆیان بە عینوانی میلەتێک و خەڵکێک کە ئەوانیش مافی خۆیان هەیە لەوەش درێغیان نەکرد ئەمە بە دڵی کاربەدەستانی کۆماری ئیسلامی نەبوو بۆیە لە قۆناغێک بەولاوە پێشیان پێگرت بەڵام بۆ دوای ساڵەها دەتوانم بڵم دوای ڕووداوەکانی شوانەی سەید قادر و ڕاپەڕینەکەی ساڵی 1384 10 ساڵ لەوە پێش ئەمە یەکەم جارێک بوو کە وەکو یەکێک لە هاوڕێیانی خۆمان لێرە کوتی جارێکی دیکە خەڵک لەگەڵ خیابانەکان ئاشتیان کردەوە ئاشتبوونەوەیەکیان کرد ڕاهپەیمایی سیاسی مستەقل لە حکوومەت و ناڕاستەوخۆ ڕووە و حکوومەت هاتە ئاراوە گەورەترینی ئەم ڕووداوانەش ڕووداوی مەهاباد بوو ڕووداوی مەهاباد ڕەنگ بێ کەس پێی خۆش نەبێ شوێنێک ئاور بگرێ جێ کە دەتوانێت جێ حەسانەوە و ئاسایشی خەڵک و میوانانی شاری مەهاباد بێ ئاگری تێبەر بدرێ
بەڵام تاوانبار و مقەسیری سەرەکیەکەی کۆماری ئیسلامیە کە ئەم وەزعی خوڵقاندووە و هەموو ڕێیەکی دەربرینی هێمنانەی ئێعتراز و خەباتی سیاسی بەستووە لە خەڵک. بۆیە خۆپیشاندانەکەی مەهاباد بە بۆنەی مەرجی دڵتەزێنی فەرینازی خسرەوانیەوە چەندین شتی گەورەی نیشاندا. نیشانیدا کە کورد خەڵکی مەهاباد بە تایبەتی و گەلی کورد بە گشتی لە کوردستانی ڕۆژهەڵات بە هیچ جۆر سەریاندا نەنەواندووە بۆ کۆماری ئیسلامی و لە بچووکترین فرسەتێک دەگەڕێن تا ناڕزایەتیەکانیان دەرگای بێ و سەر هەڵدا. و ئەوەشی نیشاندا کە تا چ ڕادەیەک حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات بە بۆنەی هەر ڕووداوێکی سیاسیەوە جارێکی دیکە دێنەوە نێوەڕاستی شانۆی سیاسی کوردستان و هەر ئەوانن کە نوختەی ئومێدن بۆ خەڵک و هەر ئەوانیشن کە جێی ترسی ڕژیمی کۆماری ئیسلامی. ئەم خۆپیشاندانە خۆڕسک بوو، نەخشە و گەڵاڵەی هیچ حیزبێکی سیاسی نەبوو، بەڵام هەموو خۆپیشاندانێکی سیاسی لە کوردستان لە هەر گەڕەشێکی یەک شاریش بکرێ پڕە لە کۆمەڵە و پڕە لە حیزبە سیاسیەکان. لەبەرەوە بەم معنایە هیچ حرەکەتێکی سیاسی و کۆمەڵایەتی نییە، جا ژینگە پارێزی بێ یا خۆپیشاندانێک بۆ شتی ئابووری و ڕێفاهی بێ یا خۆپیشاندانێکی سیاسی بێ یا هەڵوێستێک دژی ئەعدامەکان بێ، هیچ خۆپیشاندان و حرەکەتێکی جەماوەری نییە کە جیاکراوە بێ لە کۆمەڵە و لە حیزبە سیاسیەکان. و هەر ئەمەش لە وتارەکەی و لە ئیتیهامەکانی جمهوری ئیسلامی دەردەکەوت. جمهوری ئیسلامی ترسێکی زۆری خۆی نیشاندا لەو بزوتنەوە و ئەمە لە قسەکانی پێشووی مندا ئاماژەی پێکرا. جمهوری ئیسلامی ئەم بزوتنەوانەی خەڵکە و ئەم ئامادەیەی خەڵکە کە دەتوانێت جمهوری ئیسلامی محتات بکا لە سەرکوبدا. ئەمانە سەرکوب نایەنن بۆ خەڵکی کوردستان، دەستی جمهوری ئیسلامی لە سەرکوتی بەعدی دەتوانن ببەستن. ئەم ڕووداوە لە ناو میدیای کوردیدا زۆر بە خەست و خۆڵی دەنجی داوە و گەیشتە میدیای جیهانیشەوە و جیهانی جارێکی دیکە نیشانیدا کوردی ئێران نەک تەنها ئامادەن وەکو بەشێک لە خەباتەکەی خۆیان وەکو بەشێک لە ئەرکی ئەخلاقی و مێژوویی و نیشتمانی خۆیان پشتیوانی بکەن لە خەباتی پارچەکانی دیکە و ئەوەش بە ئاشکرا نیشاندن، بەڵکو خۆیان پرسیان هەیە، خۆیان کێشەیان هەیە. حەوادیسی سنەش و ڕووداوەکانی مەهابادیش هەرچیان بەڵگەی ئیسباتی حاشا هەڵنەگری ڕۆژهەڵات تەوەرین لە کوردستاندا. ڕۆژهەڵات تەوەری بەو مانایە یعنی سەرهەڵدانی کوردی ڕۆژهەڵات بۆ مەبەستی خۆی، بۆ استراتێژی خۆی، بۆ خەباتەکەی خۆی، یعنی بوژانەوەیەکی نوێ، بە خۆداچوونەوەیەکی نوێ، سەرهەڵدانەوەیەکی نوێ. یعنی ڕازی نەبوون بەو پشکەی خۆ کە لە پەراوێزی خەباتی سیاسی پارچەکانی دیکەی کوردستاندا بژین، بەڵکو وەکو پارچەیەکی فعال و ئاگاه و وشیار کە خۆی دێتە مەیدان بۆ خەباتی خۆی، کۆتایی هێنا بۆ قسانە کە بڵێن ئەی حیزبەکانی ڕۆژهەڵات لەکوێن، کۆتایی هێنا بۆی بڵێن ئەی بۆ بێدەنگن خەڵکی ڕۆژهەڵات هیچ ناکەن، سپاس و ستایش و قەدردانی هێنا، ڕێز و ئیحترامی هێنا بۆ کوردستانی ڕۆژهەڵات. ئایا هەموو ئەمانە ئەو تەوەرانە نەبوون کە یا ئەو چەمک و باسانە نەبوون کە لە مەبحەسی ڕۆژهەڵات تەوەری ئێمە هێنامانە ئاراوە کەوا ئیسباتی ڕۆژهەڵات تەوەری بوو. لە ئاخرین شتەکانی کە من تەمامە بیڵم لەسەر مەسەلەی کوردستانی ڕۆژهەڵات، یەکیان ئەوەیە ماوەیەک پێش ئێستا خودی خامنەئی باسی ئەوەی کرد جەنگی نیابەتی بە دژی ئێران دەخرێتە ڕێ، خراوەتە ڕێ و خەریکە بەرێو سنوورەکانی ئێران نزیک دەبێتەوە. هەر ئەو وەختی جەگە لە بیرتان بێ ئێمە قسەمان لەوە کرد ئەمە زۆرتر لەوەی کە
ڕاستیەک بێ خامنەئی بەیانیکە نەخشەیەکە کە خامنەی کێشاویەتی بەیانی نەخشە و نیاز و نیەتی خۆیانە لە ڕاستیدا ئەوە بە ئێمە دەڵێ کە خەریکن بەهانە بۆ سەرکوت بەهانە بۆ هێرش بۆ کوردستان و حیزبەکانی ئامادە و فراهەم دەکەن و ئێمە دەبێت لەو بارەیەوە وریابین بە دوور نییە سەرکوتی کوردستان وەکو هەمیشە ئەم جارش جیاوازتر بێت لە سەرکوتێک کە لە ئێران دەیکەن و ئێمە نابێ ئەوەمان لەبیر بچێتەوە ئەوان کوردستان نی ڕۆژهەڵات بە نوختەی خەتەرێکی گەورە دەزانن ئەو کوردستانە ڕۆژهەڵاتەی کە لە ڕۆژی یەکەمەوە دەنجی نەدا بە ڕێفراندۆمی کۆماری ئیسلامی و لە ماوەی 37 ساڵی ڕابردوودا قەڵای سەرسەختی مقاومەت بەرامبەر بەم ڕژیمە بووە و تا نەسلی جەدیدیشی کە هاتوونە مەیدان بە هەمان گەرم و گوڕی نەسلی قەدیم هەروەکو لە ڕووداوەکانی ئەم دوایانەدا نیشانیاندا ئامادەن بۆ هاتنە ریزی ئەو خەباتەوە ئەم کوردستانە مەحەلی ترس و نیگەرانی کۆماری ئیسلامیە بۆیە مەسەلە ئەوە نییە کە حیزبەکان چه هێرشێک دەکەنە سەر کۆماری ئیسلامی یا بڵێن ئەمە تەنیا لایەنێکی مەسەلەیە لایەنێکی دیکەی کە بە تایبەتی بۆ ئێمە جێی لێکدانەوە و سەرنج و کار لەسەرکردنە بریتیە لەوەی کە سەرکوتێکی حیزبەکان جا بە ئیقداماتی تێرۆریستی گەورە بە سەلبی ئەمنیەت لێسەندنەوەی شوێن حەملە سەر هێرشەکان چ بە عەمەلی و بەکاری تێرۆریستی چ بەکاری ڕاگەاندن و سایبەری و تێرۆری شەخسیەت و کەسایەتی و زیادکردنی ئیعدامەکان یا هەر نەوعە میلیتاریزەکردنێکی کوردستان کە سەرەتاکانیشمان دیوەهی ئەو سنوورانە هەر کام لەوانە ئێمە دەبێ ئەمە وەکو تەوتە ئەو پیلانێکی کۆماری ئیسلامی بۆ سەر لە نوێ سەرکوتی شەپۆلێکی نوێی سەرکوتی کوردستانی ئێران ئێمە ئەوە بە خەڵکی بە دنیا ڕابگەێنێ ئاخرین ڕووداوێکی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم لە بەشی تەحلیلە سیاسیەکەدا بریتیە لەو ناکۆچی و دەرگیریە کە لە نێوان حیزبی دموکراتی کوردستانی ئێران و پێکاکادا لە چێلەشین ڕوویدا سیاست و هەڵوێستەکانی ئێمە لەو بارەیەوە ڕوون و ئاشکرا بوو و پشتیوانی بەشێکی هەرە زۆری کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵاتی بۆ لای خۆی ڕاکێشە زۆرمان وەڵامی موسبەت لە خەڵک بیستۆتەوە و دیتۆتەوە ئێمە لەوێدا جارێکی دیکە نیشانماندا ئەو سیاسەتەی کە ئێمە لە ساڵەهای ساڵ لەوە پێشەوە ڕەچاوی دەکەین و داکۆچی لێ دەکەین سیاسەتێکی دروستە یعنی هەر کام لە پارچەکانی کوردستان لەسەریانە کە دیفاع لە خەباتی پارچەیەکی تر بکەن بەڵام بۆیان نییە خۆی بەسەریدا داسەپێنن یعنی دەبێت ڕێز لە ئیرادە وەویست و مێژوو و خەبات و حیزبەکانی هەر کام لە پارچەکانی کوردستان بگیرێ ڕێز لە شێوازێک کە بۆ خەباتی خۆیان هەڵی دەبژێرن بگیرێ ئەوە ئێمە نین کە دیاری دەکەین ئایا لە کوردستانی باکوور خەباتی چەکداری بمێنێتەوە یان نە ئێمە دەتوانین خۆشحاڵی خۆمان لە پرۆسەی ئاشتی دەربڕین دەریشمان بڕیوە و هیوای سەرکەوتنیان بۆ بخوازن و هەر پشتگیری و پشتیوانیەکیشیان لە ئێمە بوێ پێشکەشی بکەین ئێمە نین کە دیاری دەکەین نێوانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا چۆن بێ ئێمە لە داخوازیەکانی ئەوان لە سیاسە لە ویستەکەیان لە ئارمانجەکانیان دیفاع دەکەین و ئەگەر هێرشیان کرا سەر لە پەنایانین هەر وەکو نیشانماندا لە شەڕی دژی داعش چۆن ئێمە ئامادەین بەو ئەرکە عەمەل بکەین و سەربەرزانەش لێی بینە دەر ئەوەی کە ئێمە دژی دەوەستینەوە خۆ سەپاندنی زۆرەملی پارچەیەک هێزێک یا لایەنێک بەسەر پارچەکانی دیکە پێشێلکردنی ئیرادە و ویست و مافی دیاریکردنی چارەنووسی ئەو پارچەیە لەلایەن کەس یا لایەنەکانی دیکەوە بەو حیسابە ئێمە ئەو شەڕەمان مەحکوم کرد
و دیفاعمان لە حیزبی دموکراتی کوردستانی ئێران و مافەکەی کرد و لە هەمان کاتیشدا داوامان کرد کە بۆ هەمیشە جارێکی دیکە شەڕی ناوخۆئی مەحکوم بکرێ، شەڕی ناوخۆئی و مەمنوع بکرێ، شەڕی ناوخۆئی شەرمەزار بکرێت لە هەر لایەن و لەلایەن هەر هێزێکەوە بێت و بۆ خۆشمان ئامادەیمان دەربڕی بۆ پشتیوانیکردن لە دیالۆگ لە نێوان ئەوان یا لە نێوان هەر گۆنە هێزێکی کوردی ئەگەر گرژی لە نێویاندا پێش بێت.